بڕیارەکەی حکومەت بۆ دابەشکردنی نەوتی سپی بە زیاتر لە 100,000 دینار کاردانەوە و ناڕەزایەتی هاوڵاتیانی بەدۆی خۆی دایەناوە. هاوڵاتیان دەڵێن سەرباریەوەی چەندین ساڵە نەوت دابەش نەکراوە کەچی حکومەت بە بەهایەکی زۆر بڕیاری داوە نەوتی سپی دابەش بکات کاوەش دەگەڵ گیرفان و بژێوی ژیانی ڕۆژانەی خەڵکدا یەک ناگرێتەوە. بەو خوای ئێمە دراوسێمان هەیە لەوانەی ئەخداری نیوجلەکانە نەوتشی نەبێ کە بڵێ هەدابینگا نیوجلەکانە نەوت تێگەی بەس من ئەڵێم وەکو خۆم لەوانەیە دووجلەکانم بۆ کڕە جلەکانی کشی بۆ ناکڕێ تی خەڵک چۆن ئیدارەکە چۆن ئیدارەکە وەڵای ئیدارە ناکە. هاوڵاتیان بازدەوە دەکەن لە وڵاتێکی دەوڵەمەند بە سامانی سروشتین و دەبوو بێ بەرامبەر نەوتەکە دابەش بکرایە یالانی کەم هاوتای پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق بە 30,000 دینار نەوتەکە دابەش بکرایە دەژڵێن گەر بۆ پڕە پارەیە بێت لە توانایاندانیە و ناچارن ڕەتی بکەنەوە. هەر بەڕاستی لە ویژدانی کیا هەیە من حکومەتی نەوتم نەوت لەسەر نەوت ئەژیم بە 110,000 بۆ حکومەتی عێراقی بە 30,000 بۆ من هەر حکومەت هەر عێراق نییە وڵاتێکی کەم من ئەگەر وڵاتێکی کەم ئەمە قەی ناکە بەس بۆ من بە 110,000 وەریگرم آخر والله من دینارێکم پێ نییە هاوەگەرا من وەری ناگرم پارەکە سێ دەبم کڕیوە ئەوش خێرەمەر پارێدا پێم بەخۆ پارە کوایە ژیان کوایە ئەمە ژیانە نەگەر هاوڵاتیان ئێستا بە پرسانی پارێزگای سلێمانیش قسەیان لەسەر ئەو نرخەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ هەر بەرمیلێک نەوت دیاری کردووە و دەڵێن دووقات نرخەکە زیادی کردووە. هاوکات داوایان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە پێداچوونەوە بەو نرخە بکات. نیگەرانین لەو نرخەی کە دانراوە بۆیە لە چاو ساڵی پار حساب کرد لە 150 نرخەکەی بەرز بۆتەوە چکە کە پێوترێن نەوتی مەدەم واتا بێت نەوتێ بێ هاوکاری بێ و بە نرخی تێچووی نەوتەکە بێ باج و ڕسومات و بەشێکی زۆر لەو ئەرکانەی کە کەوتۆتە سەر هاوڵاتی نرخەکانی زیادی کردەوە نرخی مشتومەک و کەلوپەل و کاڵاکانی لە بازاڕە نرخ بە شێوەیەکی گشتی زیادی کردەوە بۆیە ئەگەر ئەمەش بەم شێوەیە زیاد کرد پێم وایە ئەرکێکی قورسەکەوێتە سەر هاوڵاتیان. پاژەوەی چەندی ساڵ نەوت دابەش نەکرا بەسەر هاوڵاتیاندا ئەمساڵ بڕیارە بە 3 قۆناغ و دابەشکاری نێوان ناوچە شاخاوەکان و ناوچەکانی دەوروبەر و ناوەندی شارەکان بۆ خێزانێک بەرمیلێک نەوتی 200 لیتری بە 100,000 دینار دابەش بکرێت. ئەمە جگە لە کرێی گواستنەوە و پارەی کارتی زیرەک بەگشتی بەرمیلێک نەوت بە زیاتر لە 110,000 دینار دەگاتە دەستی هاوڵاتیان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.